لە چێن دەرەوە هاتی نێجارێ لە ستێمانی هاتین کاگاری یاخۆ بەخێر بێ سپاسەکەم خۆشحاڵین هاتین تەقسیمە جێناتان بژی ژانی بن ئەزیزی زۆر سپاس ئەوە ستان بردبوو کیبۆردی بردووە دوودانە ماوس هێسێت ماوس و ئەو جا ئەمە کوڕە قۆزانە باش ئەمەش گەمەچی دەکەین ئۆکەی ئەتومۆبایل دەربینە تەلەفۆن لەوە برادەرەکەت دەکەی باشە ڕقەمەچی پێ دەرێ دەڵێ سفر هەتا سەد یەک هەتا سەد ڕقەمەچی هەڵدەبژێری س ڕقەمەچی هەڵبژار سەتا ئەوەندە دیسکاونتان لۆ دەکەی باش مەزموعی شتەکان بای چەندی عومەر ڕابزای مەزموعەکەی مەزموعی 269,000 دوو کیبۆرد دوو ماوس لەگەڵ هێسێتە چی خۆ ئاگدار وشت نییە باشە بیکە سەما بیکە سەما کاک سۆران باشی قوربان وڵا پێویستم بە یارمەتیە لێ کە تا سەتی ڕقەمەکەم پێ بڵێ بەڵێ ڕقەمەک بەدڵی خۆت برێ زۆر سپاس ئای هەوا دەست خۆش گەیشت کاک مستەفە مارت کاول کردین کاکە پیرۆزە نۆتونۆ لە سەد یعنی مەزموعی کولی گۆتت چەندە عومەر 265,000 دیسکاونت لەسەری دەبتە چەند چ نامینێتەوە لە 2750 مان دەی بدەنێ و بەخێر هاتن لە بۆ هاریگەی